داپرسی ناسیۆنالیزمی کوردی لە سەرەتای سەدەی 19ەوە بەهۆی هەژمونی دروستبوونی دەسەڵاتی نەتەوەیی لە فۆرمی حکومڕانی لەسەر بنەمای نەتەوەی لە ڕۆژهەڵاتی ئێمەشدا قسە زۆر لەسەر بابەتی ناسیۆنالیزم ئەکرێت. بەو مانایی ئێمەش پارچەیەک بووین لەو جوگرافیا بەرینەی کە ئەم چەمکە دایپۆشی بوو. شۆڕشی ڕزگاری خوازی ئێمە ئەگەرچی لە سەرەتادا لە استراتیژی خۆیدا هەندێک خەمی بچووک و لۆکاڵی هەڵگرت بوو، بەڵام دواتر و بەهۆی فراوانبوونی ئاستی درێکردن و ئاگایی بەڕووی دەرەوەدا ئەویش بابەتی ناسیۆنالیزم و نەتەوەی بوونی خستە ناو پێدراوە معریفیەکانی خۆیەوە. ئەگەرچی زۆر بەلاوازیش بێت، خەمی بچووکی شۆڕشەکانی ئێمە و تەمەنی کورتیان لەلایەک و ئاستی نزمی ئاگاییشیان لە تێگەشتن لە معریفەی نەتەوەیی چانسی ئەوەی پێنەداون ئەم چەمکە بکەنە چەقی کارکردنیان و وەک ئاوات و ئامانجێکی سەرەکی کاری بۆ بکەن. تەنانەت گومان لەوە کرێت کە ئاخۆ ئێمە لە باشووردا تا ئەم چرکە ساتش شتێکمان هەیە ناوی ناسیۆنالیزمی کوردی بێت. نەتەوایەتی بە شێوەیەکی گشتی یا بزوتنەوە نەتەوایەتی بریتێ لەو بزوتنەوەی کە هەوڵەدا پێناسەیەکی گشتی بۆ ئەندامانی نەتەوە دروست بکە، یا بڵێن بزوتنەوەیەکی سیاسیە کە هەوڵەدا یەکێتی لە نێوان سنووری ڕۆشنبیری و سنووری سیاسیە دروستکە بە مانای ئەوەی ئەو کۆمەڵە خەڵکەی کە زمانێکی هاوباش یا بێکۆبوونێکی هاوبەش، مێژوویەکی هاوباش، کولتورێکی هاوبەشیان هەیە، پێویستە قەوارەی سیاسی هاوبەشی خۆشیان هەبێ. ئەوانەی کە هەستەکەن ناسنامەیەکی هاوبەشی نەتەوەییان هەیە وایەنەوەی لەسەر بناغێ و ناسنەمە هاوبەشە قەوارەی سەربەخۆی نەتەوایەتی تایبەت بە خۆشیان هەبێ. لە کوردستانە بزوتنەوەیەکی ناسیۆنالیزمان هەیە تەمەنی 1 ساڵ 1 سەدە زیاترە. لە کۆتاییەکانی سەدەی 19ەمەوە سەرەتایی ناسیۆنالیزمی کوردی دەست پێیەکە، دیارە لە دوای پەنجاکانی سەدەی ڕابردووە گەشاکە. بەڵامی من ناسیۆنالیزمێکی پڕکێشەمان هەیە. من لە کتێبی دووەمین زنجیری ناسیۆنالیزمەکە بە درێژی لە کێشەکانی ناسیۆنالیزمی کوردیم کۆڵیوەتەوە، بەشێک لە کێشەکانی پێویستە بە نەبوونی دەوڵەتەوە، بەشێکی پێویستە بە ئایدۆلۆژیای نێنەتەوەیەوە لە ناو بزوتنەوەی نەتەوەیەتیە، بەشێکی پێویستە بە پێکهاتەی سەرکردایەتی و جۆری میکانیزمەکانی کارکردەوە. ئێمە بزوتنەوەی نەتەوەیەتیمانەیە، بەڵام ناکامەڵ، شێوا و تا ڕادەیەکی زۆر و هەندێک جار نانەتەوەیانش مامەڵا. شێواوە زۆر جار بە پێچەوانی لۆژیکی بزوتنەوەی نەتەوەیەتیەوە مامەڵاکە. بۆ نمونە لە کاتێکە نەتەوە ئیش لەسەرەوە کە ناسنامە و شناسێکی یەکگرتوو دروستکە و کوردبوون یا کوردستانی بوون بخاتە پێش هەموو ناسنامەیەکی ترەوە، ئەو ناسنامەی حزب یا ناوچە یا لەهجە یا بەرژەوەندێکی دیاریکراوی خوار نەتەوەیی ئەخاتە پێش بەرژەوەندی نەتەوەییەوە. ناتوانێت ناسنامەیەکی یەکگرتوو پرۆژەیەکی یەکگرتووی نیشتیمانی و نەتەوەی دروستکە. ئێستای واقعی هەرێمی کوردستان و کوردستانی باشوور و تەنانەت پارچەکانی تری کوردستان ئاماژەیەکی گرنگە بەسەر میکانیزمە نەتەوەییەکانی بزوتنەوەی نەتەوەیەتی کوردی کە ناتوانێت یەکێتیەک دروستکە بە ناوی نەتەوەیەتیەوە کوردبوون یا کوردستانی ببێ بە بناغە و هەوێنی ناسنامەیەکی یەکگرتوو بۆ ئەندامەکانی لەسەر ناسنامەکانی دەرەوەی نەتەوەییەوە دابش. خۆی لە ڕاستیە ئێمە کاتێک کە باسی بیرەکەین مەبەستمان لە بیر فکرە، یەکێک لە کێشەکانی ئەوەی کە ناومانەوە بیری نەتەوەیی لە هەموو جیهانە هاتاکو ئێستا بەشێکی زۆری بۆچوونەکان بە تایبەتی لە سەردەمی مۆدێرنەتە و لەو سەردەمەی کە پێڵێن قۆناغی سەر هەڵدانی ناسیۆنالیزم و مەسەلەی نەتەوایەتیە، مەسەلەی نەتەوایەتی بیرمەندیان مفەکیری نییە. هەر بۆ پێش بەڕاستیەکەی نەختێک ڕەنگە ئاسان نەبێت کە شتێک ناو بنین مەسەلەن بیری نەتەوەیی، بەڵام ئەتوانین ئەمە بگوازینەوە بۆ ئەوەی کە مەبەستمان لە بیری نەتەوەیی یان ئەوەی کە با بڵێن ناوی ئەبێت بە بیری نەتەوەیی ئەو دید و بۆچوون و تێکڕایی لێکدانەوانەیە کە پەیوەندی بە نەتەوەیەوە هەیە و گزارش لە نەتەوەکە و کۆ دەبێتەوە لە چوارچێوەیەکە کە بوونی نەتەوە و شناسی نەتەوەی لەسەر پێناسە دەکرێت بە مانایەکی کە ئەوەی کە دەمانوێت بڵێن بیری نەتەوە یا بیری نەتەوەیی ئەگەر ڕێک بکەوین لەسەرەوەی شتێکی ناوی بیری نەتەوەی بێبریتە لە دەربڕینی بوونی نەتەوە بە شێوەیەکی ئاشکراکە. ئەوەش لەوەدا خۆی دەبینێتەوە چۆن نەتەوە دەتوانێت نمایشی خۆی بکاوە، دەربڕین لە خۆی بکاوە، گزارش لە خۆی بکە کە بێگومان هیچ بیرێکیش هیچ بەها و نرخێکی نابێ ئەگەر لەسەر زەمینەی واقع لەسەر ئەو واقعی کە ئەو پێکاتەیەکی نەتەوەیی بێ یا نرخ پێکاتێکی کۆمەڵایەتی بێ بەبێ دەربڕینی خۆی لەسەر ئەو واقعەوە و بەبێ سلماندنی بوونی خۆی لەسەر واقعە هیچ بەهایەکی نابێ. بۆیە کاتێک بیری نەتەوەیی ئەگەر وتمان ڕێک بین لەسەر وێشتەیە بیری نەتەوەیی
بوونی هەیە و پێناسە دەکرێت کە شتێک هەبێ بە ناوی شناسی نەتەوەی و شناسی نەتەوەیش لە کاتێکا پێناسە دەکرێتەوە بوونی دەبێت بەڕاستیەکەی کە شتێک هەبێ بە ناوی دەوڵەتی نەتەوەیی بۆیە لێرەدا ئێمە دەتوانین بڵین وەکو هاوکێشەیەک شتێک بەرجەستە بکەین کە بیری نەتەوەیی بریتە لەو دید و بۆچوونەی کە گزارش لە خۆی دەکات و شناسی نەتەوەیی تیادا پێناسە دەکرێت و شناسی نەتەوەیش لە چوارچێوەیەکی بەربڵاوترا گزارش لە خۆی دەکات کە ئەویش دەوڵەتی نەتەوەییە بۆیە لێرەوە لێکچوونێک و نزیکبوونێک لە نێوان بیری نەتەوەی و ئایدۆلۆژیای نەتەوەییدا یەک دەگرێتەوە کە هەردووکیشیان دەچنە ژێر چوارچێوەیەکەوە کە پێی دەوترێت گوتاری نەتەوەیی کەم بەس لە گوتاری نەتەوەیش بریتە لەو گوتارەکە پێکاتەیەکی نووسرا و یا گوتراوە کە بارگاوی کراوە بە بیر و ئایدۆلۆژیا و تێڕوانین و فکر و معریفەی نەتەوەیی ئێمە دەبێ ئاگاداری ئەوەی بین مۆزوعی بیری نەتەوەیی جیاوازە لەگەڵ نەتەوە یعنی یا پێکاتەکانی نەتەوە پێکاتەکانی نەتەوە بریتە لە زمان بریتە لە نیشتیمانێکی هاوبەش بۆ هاونەتەوەکانی و بریتە لە هەست و هۆشێکی هاوبەش و بریتە لە کەلتور و مێژوێکی هاوبەش قسەکردن لەسەر مەسهەب و دیدگایەکی ئاینی هاوبەش و ئابووری هاوبەش ئەوانە دەتوانم بڵم دواتر هاتنە کایەوە لەو بارەیەوە بەڵام کەمە قسە لەسەر بیری نەتەوایەتی دەکەینەوە دەبێت لەو ڕوانگەیەوە ئێمە قسەی لەسەر دەکەین کە بریتە لەو بیرکردنەوەی هاونەتەوەیە کە هاوزمانێک هاوڕەگەزێک بۆ ئایندەی وڵاتەکەی خۆی کە هێندە بە پیرۆز و مقدەسی دەگرێت چوارچێوەیەکی ئایدۆلۆژی بە خۆیەوە گرتووە بۆ دروستکردنی قوارەیەکی هاوبەش خۆشگوزارانی ئەمە بۆیە بیری نەتەوایەتی بە ئەندازەیە ورترە و فراوانترە واتە هەموو نەتەوەیەکەم خصلەتانی تێدا بوو نەتەوەیە بەڵام بەرز نییە ئەگەم خصلەتانی تێدا بوو خاوەنی بیری نەتەوایەتی بێ ئەزمموی ڕۆژئاوا و بە تایبەتی ئەوروپا پێمانەڵێ کە ناسیۆنالیزم لە یان بیری نەتەوایەتی نەیەتوانی گەشە بکە ئەگەر دامەزراوەی گەورەی دەوڵەتی لە پشتەوە نەبووایە بۆ نمونە شۆڕشی فەڕەنسی کە سەری هەڵدا لە سەدەی لە کۆتاییەکانی سەدەی هەژدەیە ئەم شۆڕشە هەر خۆی دەوڵەتی نەتەوەی دەولەت الئومە دروستەکە واتە ئەو دەوڵەتەی کە لەسەر بنەمای مافی هاوڵاتی بوون ئینسانەکان جارێکی تر پێناسە ئەکاتەوە ماف و ئەرچیان بۆ دیارەکە دەوڵەت پێویستێکی گرنگی دروستکردنی بیری نەتەوەییە و لە هەمان کاتە پێویستێکی هەرە گرنگی لە ڕاستیە چەسپاندنی ئەو بیرۆکەیە کە پێوتە بیرۆکەی هاوڵاتی بوون موانتەنە بەڵام بیری نەتەوەیی لەو شوێنەیە ترسناکە ئەگەر لەسەر بنەمای ئەتنیک پێناسەی خۆی بکە یعنی لەسەر بنەمای ئەتنیک خۆی فۆرمۆڵە بکە چونکە نەتەوە بە چەمکی ئومە بەمانای ئەوەیە کە هەموو ئەو هاوڵاتیانەی کە لە سەرزەمینێکی دیاریکراوە ئەژین و هەمویان پەیوەندیان هەیە ئینتیمایان هەیە بۆ خاکێکی دیاریکراو کە لە ڕووی جیۆپۆلۆتیکەوە ناسراوە بە سەرزەمینی میلەتێکی دیاریکراو ئێمە بۆ نمونە خۆمان وەکو کورد پێناساکەین بەڵام ئێمە لە ڕاستیە لە کوردستانە زیاتر لە پێکاتەیەکی تری نەتەوەیمان لەگەڵ ئاژی پێکاتەیەکی تری تایفیمان لەگەڵ ئاژی هەموو ئەمانە بۆ ئینتیمایان بۆ ئەو خاکە هەبێ کە پێ ئەوترێ کوردستان پێویستیان بۆیە کە جارێکی تر پێناسی خۆمان بکەینەوە ئێمە لە کۆتاییە ناچارین بڵێن ئێمە کوردستانین هەر هاوڵاتیەک کوردستانی بێ کەواتە لەسەر خاکێک ئەژێ کە کوردستانە مەرج نییە ئەو ئەبێ کورد بێت و ناشکرێ لەسەر بنەمای کوردبوونی ماف و ئەرکەکانی بۆ دیاری بکرێ بۆیە لە ڕاستیە دروستکردنی دەوڵەت یان بوونی دەوڵەت یەکێک لە پایەکانی دروستکردنی نەتەوەیەکی دیموکراتە ینی نەتەوەیەکە کە لەسەر بنەمای هەرسکردنی جیاوازیەکانی ناو کۆمەڵگا کە بریتە لە پێکاتە جیاجەکانی ئەرقی و نەتەوەی و تایفی و ئاینی و مەزهەبی بەبێ بوونی دەوڵەتێک کە ڕێعایەتی ئەم هەمە جۆریەی پێکاتی سۆسیۆلۆژی کۆمەڵگا بکە زۆر زەحمەتە نەتەوەیش دروست بێت چونکە ئەگەر ئەو کاتە نەتەوە لەسەر بنەمای نەژادێک دروستکرا خودی پێکاتەکانی تری ناو ئەو کۆمەڵگایە لە نەتەوەکانی تر لە تایافەکانی تر لە مەزهەبەکانی تر هەموو ئەمانە هەست بە نامۆبوون ئەکەن و لە هەمان کاتە جۆرێک لە فیتنەی
تایفی و نەتەوەی لەناو خودی ئەو کۆمەلگای سەکو تەجروبەی کۆمەلگای عێراقی تەماشا بکە. کۆمەلگای عێراقی ئەگەرچی نموزەجێکی جیاوازە چونکە دەوڵەتێکی دروستکراوە سەپێنراوە بە حکمی ڕێکەوتنەمی سایکس بیکۆ و دەوڵەتێکی پۆست کۆلۆنیالە زۆر زەحمەتە خۆی ڕابگرێ، بەڵام ئەگەر ڕژێمە حکومڕانەکان لە عێراقا توانای دابینکردنی چەمچی هاوڵاتی بوونیان هەبووە بۆ منە کوردێک لە عێراقا هەستی بەوە نەکردایەکە هاوڵاتی پلە دووە بێگومان ئەیتوانی بەشدار بێت لە بنیادنانی ئەو دەوڵەتە تازایی کە ئەگەرچی سەپێنراوە بەڵام درێژە بە مەسیری خۆیدا، بەڵام لەبەرەوەی خودی دەوڵەتەکە بەنە سروشتی دروستکراوە و سەپێنراوە و هەموو ڕژێمێک لە دوایەکانی عێراقیش لەسەر دەمی مەلەکێتەوە لە 20ەکانەوە بۆ قۆناغی تەنانە دوای پرۆسی ئازادیش کە 2003 لەبەرەوەی نەیانتوانیەوە چەمچی هاوڵاتی بوون لە ناو کۆمەلگای عێراقیە دەبێت نەیانتوانێت دیموکراسی پەیڕۆ بکەن، لەبەرەوە بینین هەر یەکێ لە پێکاتەکانی کۆمەلگای بیر لە چارەنووسی سیاسی خۆی کاتۆ لە دەرەوە پێکاتێکی دەوڵەتی پێوەی دەوڵەتی عێراق. ئێمە نامانەوێت تەجروبەیە بۆ نەتەوەی کورد دووبارە ببێتەوە. ئێمە ئەمانەیە بۆ نمونە لە باشووری کوردستانە هەر کەسێک کە کوردیش نییە هەست بکات کە کوردستانیە، ئینتیمای بۆم خاک و بۆم نیشتیمانە هەبێ و گرێوی گەورە لەسەر گەشەپێدانی بیری نەتەوایەتی لە کوردستانە لە ڕاستیە لەسەر ئەم خاڵەیە، لەسەر ئەوەیە کە چۆن ئەتوانین هەموو پێکاتەکانی تری کۆمەلگای کوردستانی وا لێ بکەن ئینتیمایان بۆ کوردستان هەبێت. ئەمە تەنانەت دەبێتە فاکتەرێکی هاندەر بۆ ئەو بەشانەی تری کوردستانیش کە لە دەرەوەی سنووری هەرێمی کوردستانن و ڕەنگە لە چوارچێوەی مادەی 140 دەستوری عێراقا بێ یان هەر ڕێگە چارەیەکی تر ڕەنگە ئەوانش ئەگەر ئێمە تەجروبەیەکی باش پیشان بدەین و ئەزمونێکی با بڵێن مۆدێلێکی جوان پیشان بدەین ڕەنگە ئەوانیش بیلەوە بکەن ببن بەشێک لە هەوڵاتی کوردستانی. چەند ساڵێکە لە هەردوو بەرەی نووسەران و سیاسیەکانی کورد لە باشووری کوردستان باسی ناسیۆنالیزم و بوونی نەتەوە و سربەخۆیی ئەکرێت. بەو مانایی لە دوو ئاستی جیاوازدا ناسیۆنالیزم ئامادە بێت، یەکەمیان وەک پێدراوێکی معریفی لە ئاستی معنەویدا ئامادە بێت و ببێت بە خەونی سەرەکی کۆی ئەو تێکۆشان و بەرخوردەی کە هێزە سیاسیەکان ئەیکەن، واتە پاڵنەرێکی بەهێزی زیهنی ئەوەندە کاریگەر بێت کە بتوانێت لە ئاستی گوتاردا تەواوی هێزە سیاسیەکان بخاتە سەر یەک جۆر کاڵکەڵی یەگرت و دووەمیش لە ئاستەکردەیەکەیدا بتوانێت پارچە پارچەبوونی هێزە سیاسیەکان نەهێڵێت و بۆ ئامانجێکی ناوکۆیی هەمووان بکاتە خاوەن یەک جۆر بیرکردنەوە. ئەو پەرتەوازەیەی کە هەنووکەی هێزە سیاسیەکان هەیەە ناتوانێت هیچ هەنگاوێک لە پرسی ناسیۆنالیزم نزیکمان خاتەوە، ئەگەرچی بۆ واقعی ئێستای کوردستان دروستکردنی دۆخی ناسیۆنالیزم زۆر درەنگ بووە، ئەبوایە هەنووکە ناسیۆنالیزمی کوردی لە باشووردا بابەتی معنەی و خیتابی یەگرتووی بەجێ بهێشتایە و ئێستا هەمووانی بخستایەتە سەر کەڵکەڵەی سربەخۆیی. بێگومان بزوتنەوەی نەتەوایەتی دەوڵەت دروستەکە و نەتەوەش دروستەکە. ئێمە بەمانە ڕاستەقینەکەی هێشتا نەتەوەمان نییە. ڕاستە بەمانەی هەندێک پێناسی ئەڵمانی نەتەوەمان هەیە، بەڵام ئەگەر لە ڕاستەوێ نەتەوە بێت دەوڵەتی هەبێ ئەنجا لە ڕووی سیاسیەوە ئەبێ بەنەتەوە ئەبێ بە ئەندامی ئازادی کۆمەڵگەی نوێ نەتەوەیی لە هەموو حاڵەتێکە ئەبێ بزوتنەوەی نەتەوایەتیمان هەبێ بۆ ئەوی دەوڵەتی نەتەوایەتیمان هەبێ و ڕاستترین بزوتنەوەی نەتەوایەتیش ئەوەیە کە لەسەر بناغەی تێگەشتێکی نیشتیمانیانە بۆ نەتەوە دروست بوو بێ بەمانایەکتر بڕای بە هاوڵاتیانی ئازاد هەبێ وەگەلوا سیرکە کە پێکاتووە لە هاوڵاتیانی یەکسان و ئازاد لەو چوارچەوەیە. ناسیۆنالیزم ئەگەر پێناسەیەکی زۆر ڕون و ئاشکرای بۆ بکەین بریتە لەو بزوتنەوە کۆمەڵایەتیە جەماوەریە کە هەموو نەتەوە یەک دەخاتوە هەڵگری دید و بۆچوونێکە و ئەویش لە شێوەیەکی بەربڵاوترا پێناسە دەکرێت کە گوتاری نەتەوەیە و ئەو گوتارش بەبێ ئەوەی کە پرۆژەی دەوڵەت لە ناوەڕۆک و لەو گەوهرەکەی هەبێت هیچ پێناسەیەکی نییە. ئەگەر لەم ڕوانگەیەوە سەیری ناسیۆنالیزمی کوردی بکەین ئێمە چەندین بزوتنەوەمان هەبوو هەر لە سەردەمی بەدرخانەکانەوە تاکو ئەم چرکەساتی کە ئێمەی تیادەژین هەر یەکە لەم بزوتنەوانە بەشێک لە داخوازی و خواستەکانی ناسیۆنالیزمی هەڵگرتووە کە بریتە لە جۆرێک لە سربەخۆیی لە ئازادی بە شەرمنانە دروستکردنی دەوڵەت، بەڵام هەتاکو ئێستا لە کۆمەلگای کوردیدا بەڕاستی لە هەر چوار پارچەی کوردستان و کوردستانی گەورە ناسیۆنالیزم نەبووە بە بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی جەماوەری کە هەڵگری ڕاستەوخۆ و ئاشکرای پرۆژەی سربەخۆیی و دروستکردنی دەوڵەتی کوردی بێ کە مەبەست لەمەش ئەوەیە بەڕاستیەکەی ناسیۆنالیزمێک هەبێت کە دروشمەکەی و پرۆژەکەی ئەوە ئاشکرا بەبێ هیچ ترس و شەرمێک دروستکردنی دەوڵەتی کوردی بێ. هەتاکوی ئێستا ئێمە بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی جەماوەری ئەو تۆمان نییە، بەڵام لە پاڵ ئەمە ئێمە ناسیۆنالیستمان هەیە، تاچی ناسیۆنالیستمان هەیە، ڕەنگە گروپی ناسیۆنالیستمان هەبێ، بەڵام
ناسیۆنالیزم نەبووە بە پرۆژەیەکی کۆمەڵایەتی جەماوەری و کاتێک کە ناسیۆنالیزم بێ بە پرۆژەیەکی کۆمەڵایەتی جەماوەری هەموو سنوورە لۆکاڵی و ناوخۆیەکان و هەموو یەکە ناوخۆی لۆکاڵیەکان لە یەکەیەکی گرتووی گەورەدا کۆکاتەوە کە نەتەوەیە بۆ نمونە هەموو حیزب و ڕێکخرا و پێکاتەکانی خێڵ و عەشەت و بنەماڵە ئەو سنوورە لۆکاڵەتیان نامێنێ هەریەکە شانازی بە ناوچەکەی خۆی و بە حیزبەکەی خۆی و بکات لە پێناوی ئەوەدا کار بکە بەڵکو لە پێناوی یەکەیەکی گەورەتر و یەکگرتووە کارەکە کە نەتەوەیە واتە نەتەوە چەترە و ناسیۆنالیزم ئەو چەترێ دروستەکە ئەبین هەتاکو ئێستا لە کوردستانە بەڕاستیەکەی بزوتنەوەیکی کۆمەڵایەتی ئەو تۆ دروست نەبوو لەبەرەوەی شەرمن و ترسنەکان نایە بم هەتاکو ئێستا نەیتوانێت لەسەر پێی خۆی ڕابوەستێ و داواکاری نەتەوە کە بریتە لەسەر بخۆی دروستکردنی دەوڵەت ناتوانێت بە دەنگی بەرزڕای بگەێنەوە بڵێ من لەو پێناوەدا کار دەکەم هەتا ئێستا باسێکردن لەم بەشەی کوردستانە کە ئەوە ماوەی 100 ساڵە خەباتی ڕزگاری خواز لەم بەشەی کوردستانە بەردەوامەوە ماوەی 25 ساڵە ئێمە بە جۆرێک لە جۆرەکان سەربەخۆین هەتاکو ئێستش بزوتنەوەی کوردی لەم بەشەی کوردستانە کە لە حیزبە سەرۆکیەکانە خۆی دەبینێتەوە هیچ کەس بە ئاشکرا ناتوانێت بڵێ بەڵێ من سەربەخۆی کوردستان مەوێەوە دەوڵەتی کوردی بەلایانی کەم و لەم بەشەی کوردستانە ڕاگەێنم بە شەرمنانە دەیڵێ یان دەڵێ بێ عێراق ڕازی بێ دەبێت دەوروبەر ڕازی بێ هەندێک کە دەڵێن بەڕاستیەکەی ڕەنگە سەربەخۆی دەوڵەت کێشەمان بە دروستکە مانای وایە ئەم ناسیۆنالیزمە ئەگەر ناومانە ناسیۆنالیزم هەتاکو ئێستا لەو ئاسەدا نییە کە هەڵگری شوناسی ڕاستەقینی ناسیۆنالیزم بێ بەڵکو هەڵگری بەشێک لە داخوازیەکانی کوردەکەەوەش بەشێکم لە بەرنامەی ناسیۆنالیزم بەڵام بەرنمەیەکی تەواو و پرۆژەیەکی تەواو نییە پرۆژەی ناسیۆنالیزم لەوەدا پێناسە دەکرێت کە بریتە لە هەڵگرتنی سەربەخۆیی و دروستکردنی دەوڵەتی نەتەوەی لەسەر جوگرافیایی ئەو خاکی کە پێڵێن کوردستان بەڵام ئێستا کام لە حیزبەکانی کوردستان لە باکوور و باشوور و ڕۆژهەڵات و ڕۆژئاوا خاوەنی بەرنمەیەکی ئەو تۆیە واگەر خاوەنی بەرنمەیەکی ئەو تۆ بوونایە کە یەکیان بگرێتەوە لە دروستکردنی دەوڵەتی سەربەخۆ من پێم وایە بەشی هەرە زۆری ئەو کێشە ناوخۆیانی کە ئێستا لە کوردستان هەیە هیچی نەدەبوو چونکە دروشمەکە و ئامانجەکە کە سەربەخۆی دروستکردنی دەوڵەتە لە هەموو ئەو کێشە ناوخۆیانە کە بریتە لە کێشەی حیزبایەتی تەسێک بەرژەوەندی تاکە کەسی تەسێک بەرژەوەندی حیزبایەتی تەسێک بەرژەوەندی ناوچەگەری و شارچێتی و ئیقلیمگیری ئەوانە هیچی نەدەمان ئەمەش بەڵگەی ئەوەیە کە ناسیۆنالیزم هەتاکو ئێستا نەبووە بەو هێزە کۆمەڵایەتیە جەماوەرەیە کە بتوانێت ئەو سنوورە ناوخۆیانە بڕوخێنەوەیەتی نەتەوەیی پێک بهێنێ ناسیۆنالیزم پەرەپێدانی بیری نەتەوایەتیەوەتە هەموو ئەو نەتەوانەی کە خاوەنی بیرێکی قوڵن بۆ ئایندەی نەتەوەکەی خۆیان و لەو ڕوانگەیانەوە دیراسەیان هەیە و ئامانجیان هەیە و ئەجندایان هەیە و بە شێوەیەکی زۆر ورد کاری لەسەر دەکەن پێی دەوترێت ناسیۆنالیزم کاتی خۆی ئەوەی کە پێی دەوترێت نەزەرەی سەخوێنیەت لە تی دەوەرتزلەوە کە دەستی پێکرد بۆی کە هەموو جوولەکانی دنیاە لە چوارچێوەیەکدا کۆبنەوە لە خوارەی کۆبنەوە هەمووشیانی هاندا وای داینەمۆیەکی مشتەرەکی بۆ دروستکردن ئەمە ناسیۆنالیستی جوولەکەی هێنایەکایەوە لەگەڵەوەدا کە جوولەکە نەتەوە نیە بەڵام هەستێکی ناسیۆنالیستانەی بۆ دروست کردووە بۆیە بەشێک لە نەتەوەکان نازیەکان کاتی خۆی چوونەتە قۆناغی زۆر ئەوە ناسیۆنالیستیەوە کەواتە دەگونجێ ناسیۆنالیست بەردیوە سلبیەکەی ئەوەیە کە زۆر ناسیۆنالیست دەڕۆتە حالەتێکی زۆر مەترسیدارەوە و هەندێک ناسیۆنالیستی بەرگریشمان هەیە واتە نەتەوەکان دەمارگیریی نەتەوایەتیان بۆ دروست دەبێت لەسەر ئەساسی کە بەرگری لە خەسڵەتەکانی خۆیان بکەن لەوە ڕوانگەیەوە بە هەردوو نەوعەکەیەوە ناسیۆنالیزم بە بڕوای من پەرەپێدانی قۆناغە پێشکەوتووەکەی بیری نەتەوایەتیە بە دڵنیاییەوە ئێمە دەگونجێ بڵێن لەسەر ئاستی نوخبا لەسەر ئاست تاک ئەم جۆرە بیرکردنەوە ناسیۆنالیستانەمان هەبێ بەڵام ناسیۆنالیستێکی دەستە جەمعی کە میلەتی ئێمە بەلایەنی کەمەوە نیوای لە خەڵکی خوێندەوار لەسەری ڕێککەوت بن و تەجاوزی ئینتیمای خێڵ و تەجاوزی ئینتیمای ناوچەگەری و تەجاوزی ئینتیمای لەهجە و تەجاوزی ئینتیمای پارت و بەرژەوەندیە سیاسی جیاوازەکانی کرد بێ بە دڵنیاییەوە ئێمە نیمانە بزوتنەوەی ناسیۆنالیستی کوردی ئەتوانین تا ڕادەیەکی زۆر بە بەشێک لە مێژووی سەرهەڵدانی بیری نەتەوایەتی کورد پێناسە بکەین بۆ مانەیە کە هەندێک جارە بۆ نمونە لای هەندێک لە تیۆرسێنانی گەورەی بیری نەتەوایەتی وەکو بێندێک ئاندرسۆن یان هۆبزبام یان خەڵکانی تری تیۆرسێن قەناعەتیان وایە کە ئەشێت نەتەوە وەکو پێکهاتەیەک بوونی هەبێ لەسەر بنەمای نەژاد و ئەتنیک و کۆمەڵێکدا بوو نەریت و کولتور کە مرۆڤەکان تایە هاوبەشن خاڵی کۆکەرەوەی نێوانیانە
بەڵام بە سروشتی حاڵ بیری نەتەوایەتی لە بڕی بیرێکی مۆدێرنە بە سروشتی حاڵ تەنها لە قۆناغی یەکەمە ئێلیتێک دەستەبژێرێک لە ئەو کۆمەڵگا مرۆیەیە ئەبێ بە هەڵگری ئەم بیرە ئەم مۆدێلە لە بیرکردنەوە و دواتر ڕەهەندێکی سیاسی وەرەگرێت و لە هەمان کاتە ئەبێتە مایەی جۆرێک لە جۆشدانی کۆمەڵگا تەعبیرکردنی کۆمەڵگا بۆ ئەوەی ببێ بە بیرێکی گشتگیر و لە ناو کۆمەڵگای بڵاوێت بەم مانایە ئەتوانین بڵین ئەگەر بزوتنەوەی نەتەوایەتی کورد لە شۆڕشەکەی شێخ سایدی پیرانەوە تەماشای بکەین کە ڕەنگە بڵێن یەکێک بۆ لەو شۆڕشانەی مێژووی حرەکەی سیاسی کورد کە بانگەشەی بۆ دەوڵەتی کوردی کردووە بڵێن بەڵێ ئێمە خاوەن بیری نەتەوایەتین و بزوتنەوەیەکمان هەبووە کە بانگەشەی بۆ جارێکتر پێناسەکردنەوەی مرۆڤی ئێمە کردووە لە چوارچەوەی نەژادێکی دیاریکراوە نەتەوەیەکی دیاریکراوە کە کووردە بزوتنەوەی نەتەوایەتی جوڵانەوە سیاسی نەتەوایەتەکان ڕۆڵێکی گەورەیان هەیە لە بڵاوکردنەوەی بیری نەتەواتی لە ناو کۆمەڵگاکەیان بمانایە شتوانین بڵین بەڵێ سەرەتایی بیری نەتەواتی لە ناو کووردا تقریبا نەتوانین بڵنەگرێتەوە بۆ زیاتر لە سەدەیەک لەمەوبەر بەڵام ئایا لە ئاستێکی ئێلیتیە ماوەتەوە دەستە بژێریە ماوەتەوە یان نەخێر هەستی نەتەوایەتی بیری نەتەوایەتی شۆڕ بۆتەوە بۆ ناو تەواوی کۆمەڵگا ئەمە پرسیارێکە تاکو ئێستاش مشتۆمەڕی لەسەرە چونکە ئێمە زۆر جارڕەخنەی گەورە لە ڕاستیە هەستی بیری سیاسی خۆمانێکدین پێمان وایە کە ئێمە هێشتا باڵامان نەکردووە بۆ ئاستی بیرینەتەوەی هەندێک جار پابەندی کۆمەڵێک ئینتیمای لاوەکی ترین کەکەوێتە خوار ئینتیمای نەتەوایەتی وەکو ئینتیمای خێڵێکی وەکو ئینتیمای هەندێک جار ناوچەی و ناوچەگەری و هەندێک جار شارچێتی و کۆمەڵێک ئینتیمای تری لاوەکی کە هەموو ئەمانە لە خوار و لە ڕاستیە بیرینەتەوایەتیون ئەم ڕەخنانە ئەگەر گزارش بێت لەوەی کە فعلەن جوڵانەوەی سیاسی نەتەوایەتی کورد توانیوێتی مۆدێلێکی نوێ پێشنیار بکە بۆ کۆمەڵگای کوردی کە مۆدێلی بیری نەتەوایەتی ئەتوانین لەم چوارچەوەیە تەماشای بکەین چونکە ڕەخنە لە هەموو ئینتیمایەکی پێش بیری نەتەوایەتی دروست نابێ ئەگەر بیری نەتەوایەتی سەر ئێڵنادابێ لە ناو ئەو کۆمەڵگایە بۆیە وەکو واقعی حاڵ ئێستا ئێمە ناشتوانین ئەم ئینتیمای ئینسانی ئێمە لە ڕووی نەتەوایەتیەوە داببڕین لە دۆخی مێژووی و نەتەوەی ئێمە کات بریتی بۆ لە دابەشبوون و داگیرکاری یانی داگیرکاری دوژمن بۆ سەر خاک و نیشتیمانی ئێمە داگیرکەر ئەگەر بەدیوێکە هەستی نەتەوایەتی ئینسانی ئێمە بەو پێیکە لەسەر بنەمای نەتەوەتەوە ئەچەوسێنێتەوە ئەگەر پاڵنەرێکی بەهێز بێ بۆ دروستکردن و جوڵاندن و بزواندنی هەستی نەتەوایەتی ئەوە لە هەمان کاتە شێوازی دابەشکردنی نیشتیمانی ئێمە و خاک و خەڵکی ئێمە بەسەر چوار وڵاتی ئەم ناوچەیە هەر خۆی بە هەمان شێوە بە هەمان ئەندازەگە نەڵێن زیاتریش گورزی گەوری داوە لە دروستکردنی بیری نەتەوایەتی چونکە ئەم بەشانەی کوردستانی هەمووی لە یەکدا بڕیوە و کێشەی چارەسەرکردنی کێشەی سیاسیانی لە یەکدا بڕیوە و ئەو ڕێکخراوە سیاسیانەی کە خۆیان بنوێنەری ئەم نەتەوەیە ئەزانن لە یەکتر تا ڕادێکی زۆر دابڕیوە و بەرژەوەندی و ئاسایشی هەریەکی لەم پارچانەی کوردستانی لە یەکتر جیا کردوێتەوە بۆیە یەکێک لە زیانە هەرە گەورەکان بۆ سەر دروستکردنی ئینسانی بۆ سەر بنیادنانی ئینسانی ئێمە کە خاخەڵگری بیرێکی نەتەوایەتی بێ لە ڕاستیە ئەو زەبرە کوشندەیە کە داگیرکران لە نیشتیمان و نەتەوەی ئێمەوە لە ئینسانی ئەمەیاندا دابەشکاریەکە بە هەمان ئەندازەی فاکتەری جوڵێنەر بۆ دروستکردنی بیرێنەتەوەی هەم بە هەمان شێوە کاریگەری لەسەر داڕماندنی بیرێنەتەوایەتی هەبووە چونکە تەماشا بکە ینی سەرڕای ئەوەی لە هەریەکێ لە بەشەکانی کوردستانی ئێمە کۆمەڵێک هێزی سیاسیمان هەن کە بەگشتی باوەڕیان بۆیە کە کێشەی سیاسی ئێمە کێشەیەکی نەتەوایەتی بۆ پێی وەکو نەتەوەیەک ئێمە ئەچەوسێنرێنەوە مافی سیاسی و مەدەنی خۆمان وەرنەگرتووە تا ئێستا بەڵام لەگەڵ ئەوەشە شێوازە قانونیەکەی چارەسەرکردنی ئەم کێشەیە وایەکە کە ڕەهەندی نەتەوایەتی چارەسەرکردنی کێشەی نەتەوەی کورد بە شێوەیەکی گشتی لەسەر ئاسی ناوچەکە تا ڕادێکی زۆر کاڵ ببێتەوە پاشەکشە بکە هەر یەکێ لە پارچەیەکی کوردستان هەوڵەدا کێشەی کورد لە چوارچەوەی ئەو وڵاتەیە چارەسەر بکە کە بەسەریە دابەشکراوە لە کاتێکە یعنی ئەو نیشتیمانەی دابشکراوە لە نەڕتا نیشتیمانی کوردستانە و ئەو خەڵکش کە دابشکراوە خەڵکی نەتەوەیەکن و با بڵێن نەبوونی هاوسەنجی هێز لە نێوان
ستەم لێکرا و ستەمکاردا لە نێوان داگیرکەر و گەلی بندەستە کە ئێمە تا ئەم ساتەوەختە شتوین بڵین گەلێکی بندەستین بە حکومیەوەی تەنە لە باشووری کوردستانە تا ڕادەیەک ئێمە تقریبان 2 هەیە ئازادین لە بەشێکی گەوری باشووری کوردستان ئەجیان لە پارچەکانی تری کوردستانە لە ڕاستیە هێشتا داگیرکەر حکومەکە لە ڕۆژهەڵات لە ڕۆژئاوا لە باکووری کوردستان ڕۆژئاوا لە گەڵ شۆڕشەکانی گەلانی سووریایە تا ڕادەیەک دەرفەتێکیان بۆ کراوەتەوە کە ناوچەیەکی حکومڕانی بخۆیان دروستکەن بەڵام ئەم ناوچەیە لە سەقامگیری سیاسیان ناژی شەڕ لەگەڵ داعشا بەردەوامە ململانی گەورە لەگەڵ دەوڵەتی بەشار ئەسەدا درێژەی هەیە ئەمەش وایە کە ئێمە تاقا بەشێکە بڵین ناوچەیەکی سەقامگیرە لە ڕووی سیاسیەوە ئازادە لە ڕاستی تەنها باشووری کوردستانە ئەم قەدەرە سیاسیایی نەتەوەی کوردواکە کە لە ڕاستیە بەناچاری هەموو ئەم بەشانەی کوردستان بیر لە چارەسەرکردنی کێشەکەی بکەن لە چوارچێوەی ئەو وڵاتانەیە و ئەمش واکە هەر بزوتنەوەیکی نەتەوایەتی لە هەریکی لەم پارچانەی کوردستانە بەناچاری لە ژێر کاریگەری واقعی حاڵە برێک سازش لەسەر بیری نەتەوایەتی خۆی بکەن واتە نەتەوە لە چوارچێوەی ئەوەی کە لە ناو عالەمی گیانی عەرەبی پێوترێ قوتر هەرێم لە چوارچێوەی ئەو هەرێمەی کە بە دەوڵەتێکی داگیرکەریەوە ئەیبەستێتەوە بیر لە چارەسەر بکەن نەک چارەسەرکردنی کێشەی کورد لەسەر ئاستی نەتەوە ڕەنگە پرسیارێکی سادە بێت بەڵام گرنگە بێتە پێشەوە بەڕاست ئێمە لە داهاتوودا ئەتوانین ببین بە خاوەنی ناسیۆنالیزمێک کە دەوڵەتی نەتەوەیمان بۆ دروست بکات ئەی باشە بەبێ بوونی ئەو دۆخە یەکگرتووی کە ناسیۆنالیزم ئامادەکات کورد چ زیانێکەکات وەڵامدانەوەی ئەم پرسیارانە ئاسان نییە چونکە تا هەنووکەش هێزە سیاسیەکانمان کە بڕیارە لە سەردەستی ئەوان کێڵگەی ناسیۆنالیزم ئامادە بکرێت لە ئێستادا لە هەموو کات پەرتەوازەترن هەنووکە پرسی بە دەوڵەت بوونی باشوور نەک نەبووتە بژاردەی یەکەم و کۆتایی هێزەکانمان بەڵکو بە خەونبوونی شاعیرانی دەوڵەتی کوردی لە ئێستادا درێژەی هەیە کەواتە هێشتا کوردانی باشوور لە ڕووی تیۆریەوە هیچیان نەکردووە هێشتا بنەما سەرەکیەکانی ناسیۆنالیزم لە کێڵگەی سیاسەتی ئێمەدا نەخەمڵیوە ئەوەی کورد وەک دیفاکتۆ تەماشای ئەکات لە ئێستادا بۆ پرسی ناسیۆنالیزم بوون هەندێک ڕۆتینیاتی ئیداری و ئابووریە کە لە پرسینەتەوەیدا بە خاڵی سەرەکی و بنەڕەتی ناژمێردرێن بڕای من یەک مەرجمان هەیە بۆ دروستبوونی دەوڵەت لە کوردستانە زۆربەی بە بەرز بابەتەکان نەماون ئەویش ئەوەیە ڕێککەوین لەسەر لانی کەمی پرۆژەیەکی نیشتیمانی واتە تەوافقێکی نیشتیمانیمانە بێ ئەگەر بۆ ماوەیەکی کاتی و بەدیهێنانی ئامانجێکی مێژوویش بێ وەک ئەوەی لە ڕاپەڕی ناڕوویدا ئەبێ ئێمە ئیرادەیەکی یەکگرتووی نەتەوەی لە خۆمان نیشاندەی بۆ ئەوی بگەین بۆ ئامانجە مێژوویە گەورە واتە لانی کەمی تەوافقی نیشتیمانی و کۆبوونەوە لە دەوری چوارچەوەی پرۆژەیەکی نیشتیمانی کوردستانی بێتە بێگومان نخبەی سیاسی و بەرپرسانی ئەم وڵاتە و ئەوانەی کە خۆ بڕیاری سیاسی ئەمنی ئابووری و نخبەی ئەم وڵاتن بەدەستیانە ئەبێ و کەسانە بۆ هەڵسەن و حیزبە سیاسیەکان بەوە هەڵچێ دوای ئەوەش نخبەی کۆمەلگا بەگشتی نخبەی دینی و ئابووری و سیاسی و ڕێکخراوەکانی و کۆمەلگای مەدەنی و کەساتی ئاینی و سیاسیەکان بۆ ئەندازی کە لە کۆمەلگای بوونیانەیە ئێستا خەونی شاعرانە نییە ئێستا ئامانجێکی سیاسی واقعیە ئەگەر بێت و کوردنەی کە خۆی ئۆباڵێکی گەورە ئەکەوێتە سەر ئەستۆ حیزبە سیاسیەکان و نخبەی سیاسی لەبەرەوەی هەموو هەلوو مەرجەکان لەبارن بۆ لەدایکبوونی دەوڵەتی باشووری کوردستان ئەگەر نەکرێت کورد خۆی ڕەتێکاتەوە بێگومان کورد وەک نەتەوە نا بزوتنەوەیەکی نەتەوایەتی کە بەداخەوە لە ئاست خواستەکانی نەتەوەکانی ئەوە ئاشکرایە کە دەوڵەت نەتەوە دروستەکە بۆی نەتەوەکە بێ بە نەتەوەیەکی خاوەنشناس و ئەوەشی کە ئەتوانێت دەوڵەتی نەتەوەی دروستکە بریتە لە ناسیۆنالیزمێکی خاوەنشناس کەمەسمان لەوەیە خاوەن پرۆژەی سەربەخۆیی و دەوڵەت واتە ناسیۆنالیزمێکە بتوانێت بە دەنجی بەرز و بە ئاشکرا بڵێ من خۆم وەکو ڕابەری کوردایەتی وەکو ڕابەری نەتەوەی کورد من دەمەوێت لەسەر جوگرافیای کوردستان دەوڵەتی سەربەخۆی خۆم دروستکەم و من خاوەنی نەتەوە نیشتیمانی خۆمم و هەوڵ بداوە پرۆژەکەی ئەوە بێ کە کوردستان لە بندستی هەموو ئەوانی داگیرکرد بە عەرەب و تورک و فارسەوە بهێنێتە دەرەوە مەبەستمەوە نییە کە ئێمە عەرەب و تورک و فارس وەکو نەتەوە بە دوژمنی خۆمانیان بزانین بەڵام بە هەموو شێوەیەکی شارستانیانە کار ئەەکەین چۆن تۆ عەرەبی نەتەوەی خۆتەیە چۆن فارسی نەتەوەی خۆتەیە چۆن تورکی نەتەوەی خۆتەیە و شناسی خۆتان هەیە دەبێ ئێمەش خاوەنی دەوڵەت و شناسی خۆمان بین و تەنها ئەم ناسیۆنالیزمە ئەتوانێت دەوڵەت پێک بهێنێ بەڵام هەتاکو ئێسش دەبینین ئەو زوتنەوانەی کە لە کوردستانە هەمانن هیچیان
نەبوون بە خاوەنی پرۆژەیەکی ئەو تۆ کە پرۆژەی دەوڵەتە معنای ئەوە لە ئێستادا ناسیۆنالیزمێکی ئەو تۆی بەهێز وەکو بزنەوەیکی جەماوەریمان نییە کە پرۆژەکەی دەوڵەت بێ و بەبێ بوونی ناسیۆنالیزمێکی خاوەن پرۆژەی دەوڵەت زەحمەتە دەوڵەتی نەتەوە دروست بکەین و هەتا دەوڵەتی نەتەوەش دروست نەبێت بە ئاسانی نەتەوە بە پێناسەی مۆدرنەتەوە سەردەمی نوێ نەتەوە پێک نایێت ئێستا ئێمە نەتەوەمان هەیە وەکو مەوادی خام خاچی هاوبەشمان هەیە بەرژەوەندی هاوبەشمان هەیە زمانی هاوبەشمان هەیە دابوونەریتی هاوبەشمان هەیە جوگرافیای هاوبەشمان هەیە ڕەنگە ئاینیش تا ئەندازەیەک ئاینی هاوبەشمان هەبێ هەموو شتە هاوبەشەکانمان هەیە بەڵام ئەو دەوڵەتەی کە خاوەنی شوناسە و لە نەتەوە یەکگرتووەکان ئاڵای هەبێ و لە ئاستێکە بێ بە بکەرێکی ڕوودا و دروستکرد لەسەر جوگرافیای کوردستان کە بەستم وەیە بتوانێت شارستانێتی بەرهەم بهێنێ و بەشداری هەبێ لە بنیادنانی شارستانیتی مرۆڤایەتیە هەتاکو ئێستا ئێمە نەتەوەمان بۆ پێناسە نییە کە نەتەوەمان بۆ پێناسە بێ کاتێک کە دەوڵەتی نەتەوەیی کوردیمان هەبێت لەسەر جوگرافیای یەکگرتووی کوردستان کە بڵێن ئەمە دەوڵەتی نەتەوەی کوردە چۆن دەوڵەتێک هەیە بە ناوی دەوڵەتی فارس دەوڵەتێک هەیە بە ناوی دەوڵەتی تورک چەندین دەوڵەتی بە ناوی دەوڵەتی عەرەبی هەتاکو ئێستا یەکێک لە نەخسەکانی نەتەوەی عەرەب ڕەنگە ئەوە بێ کە دەوڵەتێکی یەکگرتوویان نییە ئەوانیش هەتاکو ئێستا بە پێی زۆرێک لە تێڕوانینی بیرمەندە عەرەبەکان ئەوانیش خاوەنی ناسیۆنالیزمێکی تەواو پێگەشتوو نین بەڵام ئەوان ناسیۆنالیزمی با بڵێن ناوچەییان هەیە کە ناسیۆنالیزمەکەی ئێمەش بەداخەوە لەوە لاوازرا هەتاکو ئێستا ناسیۆنالیزمی کوردی نەگەشتەوە ئاستەی کە نەتەوە لە سەروی بەرژەوەندی حیزبی تاکەسیەوە دابنێ بۆ نمونە لە حیزبە دیارەکانی کوردستان سێرکە هەمویان هەتاکو ئێستا بەرژەوەندی حیزبیەکەیان لە پێش بەرژەوەندی نەتەوەوە دانێن بەڵام ئەگەرمانە حیزبی ناسیۆنالیزم بوونایە بە تەئکید بە شێوەیە کاریانەکە دیوارەکانی نێوان حیزبەکان دەڕوخاوە هەموو ئەم حیزبانە لەگەڵی لەژێر یەک دروشمایەکیان نەگرتەوە کە دروشمی نەتەوایەتیە کە ئەویش لە دروستکردنی سەربەخۆی و دەوڵەتی نەتەوەییەکە بینێتەوە بۆیە هەتاکو ئێستا ئەو ناسیۆنالیزمە خاوەن شناسەمان نییە کە هەڵگری پرۆژەی دەوڵەت و دروستکردنی دەوڵەت بێت کە ئەوەش مانای دروستکردنی نەتەوە بە چەمکە نوێیەکەی بەدڵنیایەوە ناسیۆنالیزم یان بابرین بیرێکی ناسیۆنالیزمانەیە چەکە لە پێداویستەکانی دروستکردنی دەوڵات بەڵام مەرز نییە بوونی بیرێکی ناسیۆنالیزم بە تەنها دەوڵەت دروستکە گەروێت و ڕەگەزەکانی تری دەوڵەت یان پێداویستەکانی تری دەوڵەت نەبێ بۆ میلەتێکی وەکو میلەتی ئێمە بۆ نمونە واگەر کورتی کەینەوە تەنها لە کوردستانی عێراقیش تەنها لە هەرێمی کوردستانیش کورتی کەینەوە لە پاڵ دروستبوونی بیرێکی نەتەوەیانەی تۆخ کە هەموو میلەتی ئێمە هەست بە ئینتیمای نەتەوەیی بکەوە ئینتیمای نەتەوەیی بخاتە سەرەوەی هەموو ئینتیما بچووکەکانەوە ئەو جا پێویستیمان بە ئابوورێکی باش هەیە بۆ خۆتبژێری و پێویستیمان بە تفاهمێک هەیە لەگەڵ وڵاتانی دەوروبەری ئیقلیمی و پێویستیمان بە تەئیدێکی نێودەوڵەتیش هەیە کەواتە ناسیۆنالیزم تەنها دەتوانێت زۆرێک لە یەکگرتووی و زۆرێک لە تەبایی دروستکە بەڵام دواتر پێویستی بە کۆمەڵێک پێداویستی تر هەیە ئەمە خەڵکی گرنگە و خەڵشتری شەی ئەگەدار بن ینی ناسیۆنالیزم زۆر زار کە تۆ هەوڵەدا بۆ دروستکردنی قەوارە هەوڵدا بۆ بەدیێنانی ئامانجەکانی نەتەوە ئەمە لە چوارچێوەیەکی ئایدۆلۆژی و لە چوارچێوەی بیرکردنەوەی هاوبەش ڕێک دەخا بەڵام مەرج نییە ئەمە مەترسیدار نەبێت لە بەرەوەی زۆر لە نەتەوەکان کە بیری ناسیۆنالیزمیان تێدا دروست بۆ گەونەتە دەوڵەتداری بەڵام دواتر دەوڵەتێکی مەترسیداریان دروست کردووە هەم بۆ هاوڵاتیەکانی خۆی لە بەرەوەی دەوڵەتی ناسیۆنالیزمی زۆر زار ئەگەر دروست بوو جیاوازی لەو خۆیدا قبوڵ ناکات زۆر زارە لاغی خۆیدا خۆ بە ئەندازەیەک حیزبی باس حزبێکی ناسیۆنالیستی بوو ژمارەێک لە پارتە سیاسیەکانی وڵاتانی عەرەبی کە نەتەوەکەی خۆیان تووشی ئەم قەیرانە گەورەی حکومڕانی کرد لە دوای بەهارە عەرەبی پارتی ناسیۆنالیستین واتە ناسیۆنالیزم زۆر جار بۆ یەکگرتنینەتەوە پاراستنی قەوارە خاڵێکی باشە بەڵام خاڵێکی سلبی و مەترسیداری تێدایش ئەوەی زۆر جار ناسیۆنالیزم لە قۆناغی حکومڕانی کە لە پارتێکی سیاسی بەرجەستە دەبێت لە کاریزمایەکی سیاسی بەرجەستە دەبێت زۆر دەبێت بە بەڵا لە بەرەوەی ناسیۆنالیزمەکان هەمیشە جیاوازی قبوڵ ناکەن و هەموو جۆرە ئۆپۆزیسیۆن و معارەزە جیابوونەوەیەک پیان وایە ئەمە زیان لە ناسیۆنالیزم و نەتەوەرەدا واتە بە دیوێچکە ناسیۆنالیزم هەندێک جار دەگاتە قۆناغی پێی وایە دەبێت لە زیاتی واتە کورد هەڵێ لە کۆمەڵێک نوخبەی سیاسی لە پارتێکی سیاسی لە کارزمایەکی سیاسی پێی وایە بەرژەوەندی نەتەوە ئەو دای دەڕێژێ و هەموو مەترسیەک بۆ سەر ئەو بۆ سەر پارتەکەی بۆ سەر چوارچێوە نخبەکەی کە پێکەوە ئینتیمایان کردووە نوێنەرایەتی ئەو ناسیۆنالیزمە دەکەن پیان وایە هەموو جیاوازیەک زیانگەیاندنە بە کۆی نەتەوەی بۆیە دەیانەوێت لە جیاتی کۆی نەتەوە بیر بکەنەوە بۆیە ناسیۆنالیزم لە دوای دروستبوونی دەوڵەت ئەگەر ناسیۆنالیزم قیادەی کرد و ئەم ناسیۆنالیزمەش بەرجەستە بوو لە حیزبێکی سیاسی لە کارزمایەکی سیاسی لە نوخبەیەکی سیاسی وردەوردە چوارچێوەیەکی ئایدۆلۆژی بەخۆوە دەگرێت دەبێت بە پاڵا دەبێت بە کارەسات بۆ نەتەوەکەی خۆی لەسەرەوە ئەساسی کە ناتوانێت چونکە ئەگەدار شتێکەوە ناسیۆنالیزمەکان لە دنیادا دموکراتی نین
ناسیۆنالیزمەکان لە دنیای فرەیان قبول نییە، ناسیۆنالیزمەکان لە دنیایەدا جیاوازی سیاسی و کۆمەڵایەتی و کەلتوریان قبول نییە، بوونەتە بەڵاو و کەمینەکانی حدودی وڵاتی خۆیان. بۆ لە هەموو شوێنەکە کە ناسیۆنالیزمەکان دەسەڵاتدارن ئەگەر تێبینیت کردبێ هەموو کەمینەیەک نەتەوەی لە چوارچێوەی ئەو دەوڵەتێک کە ناسیۆنالیزم قیادەی دەکا بەرەو لە ناوچوون و بەرەو قڕکردن دەبنەوە. بیری نەتەوایەتی یان بیری نەتەوەی وەکو مۆدێلێک لە بیرکردنەوە لای کۆمەڵگەی مرۆیی لە ڕاستیە مێژوویەکی درودرێژی نییە لە زۆربەی ئەو ئەدەبیاتەی کە باس لە بیری ناسیۆنالیزمەکە بەگشتی ئەیجێڕنەوە بۆ 2 سەدە لەمەوبەر و هەنێ جاریش سەرچاوەکانی سەرهەڵدانی بیری نەتەوەی ئەجێڕدرێتەوە بۆ شۆڕشی فەڕەنسی ساڵی 1789 واتە لە هەموو دۆخەکان ئەتوانین بڵێن 2 سەدە و نیو ئەم مۆدێلە لە بیری سیاسی و لە شێوازی بیرکردنەوە و ڕێخستنی کۆمەڵگەی بەشەری دەستی پێ کردووە. بیری نەتەوەی بریتیە لە جۆرێکی تری ئۆرگانیزەبوونی مرۆڤ لە چوارچێوەی شێوازێک لە ڕێخستنەکە پشت بە چەند بنەمایەک ئەبەستێ و کۆکردنەوەی ئینسانەکان لەسەر بنەمای ئەوەی کە زمانی هاوبەشیان لێ نێوانە هەیە و خاوەن یادەوەری هاوبەشن و خاوەن کۆمەڵێک دابوونەریتی هاوبەشن. هەنێ جار ئەمانەک لەژێر ناونیشانێکی فراوانترە کۆکرێتەوە کە بریتە لە کولتوری هاوبەش، هەنێ جاریش ڕەهەندێکی ئێتنیکی پێدرێەوە تا نەژاد یان ئێتنیک ئەکرێت بە ڕەهەندێکی گرنگ بۆ ناسینی ئەوەی کە ئەو بنەمایی کە مرۆڤ گەلێک کۆکاتەوە لە سەرزەمینێکی دیاریکراوەوە دواتر ڕەهەندێکی سیاسی پێبەخشێ. کۆمەڵێک پێناسەی تر هەیە بۆ بیری نەتەوایەتی لە ڕاستیەکێک لەوانە ئەوەیە کە بریتە لە هاوبەندی و کۆبوونەوەی کۆمەڵێک مرۆڤ لەسەر بنەمای زمان لەسەر بنەمای ئەتنیک و لەسەر بنەمای کۆمەڵێک دابوو نەریتی هاوبەش کە بە درێژایی مێژووە پشتا و پشت لەگەڵیاندا هاتووە و ڕاهاتوون پێی و هەنێ جاریش بەڕەنگە پەیوەندی خزمخواهیش وەکو یەکەیەکی بچووکتر لە ناو نەژادێکە ئەوانش ڕۆڵی هەبێت لە دروستکردنی ئەو جۆرە لە کۆبندی و جۆرێک لە نزیکی مرۆڤەکان لە یەکتر لەو چوارچێوە لەو مۆدێل تازەی بیری ئینسانیە.